جارێکی زۆر ئێمە ڕێکخراومان هەیە لە بوارە جیاوازەکانە ئیش ئەکەن لەشیان ساخ بێت لە بارودۆخە جیاوازەکانیش ئیشیان کردووە هەندێکیان بەڕاستی بە زەحمەت لە بارودۆخە جیاوازەکان بەتایبەت لە ڕووی ئابووریەوە ئەگەر زەحمەت بوو بێت توانیانە ئیشی خۆیان بەڕێ بکەن بەڵام چون مەبەستیان خزمەت بە کۆمەڵگا چارەسەرکردنی هەندێک لە کێشەکانی کۆمەڵگا بووە کۆڵیان نەداوە ئێمەش دەستخۆشیان لێکەین ئێمەش سپاسیانەکەین جا بۆی باسی ڕێکخراوەکانم کرد چون لە تەوری یەکەم بەرنامەکەمانە ئەمانەیەت قسە بکەین لەسەر ئیش و کار و ڕۆڵ و ئەرکی ڕێکخراوەکان ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان هەروەها و ئەوەی کە ئەوان چۆن ئەتوانن یارمەتی دەربن بۆ ئەوەی کە بەتایبەت لەم بارودۆخەیە کە تاکی ئێمە لە ڕۆ جیاوازەکانەوە نانەیە پەستان لەسەری بێت ئەمان بتوانن هاوکاری هاوڵاتیان وە کوردان بن هەر بۆیە داواکە نیمیوانی بە ڕێزی بەرنامەکەمان خات و زولفان غەریب چالاکوان لەلامان ئامادە بێ بۆی کە بە ڕێزیان پێمان بڵێن ڕێکخراوەکان چیان کردووە چۆن نتوان بەتایبەت ئێستا هاوکار بن بەخێر خات و زولفان جا ناوەکەدا منە جوان و ناسکە زۆر سپاس بەڕێزت ئەگەر پێمان بڵێ لە ئێستاە بێگومان نەزانین بەتایبەت کاتە لە ڕووی ئابووری و ئەگەر بارودۆخەکە زەحمەت ئەبێت ئەبینین بەتایبەت ڕێکخراوە ناحکومیەکان لە مەشە لانێ زۆر لەو دییان زیاتر لەسەر دروستە بە هەندێکیان تەنانەت ناچار بوون لانەیە نەتوانێتتر چالاکیەکانیان درێژە پێبێت جا بەڕێزت پێمان بڵێ وەکو چالاگوانێک هەتاکو ئێستا سەرباری هەموو ئەو کێشانەی هەبووە چۆن تاکو ئێستا ڕێکخراوەکان لە لای ئێمە توانیانە هەنگاو بنێن خزمەت بکەن بەتاکی چکەمە بێ باز لەوە بکەین دامەزراوەیەکی ڕسمی هەیە بە ناوی دامەزراوەی ڕێکخراوە ناحکومیەکان کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 ڕێکخراوە کە ئێستا ئێمە نزیکەی لە هەرێمی کوردستان 5700 بۆ 6000 ڕێکخراوی ناحکومیمان هەیە ئەم ڕێکخراوانە یەکەم ڕۆژەوە کە تۆمارکراون یا ئێستا ئەمەنە چالاک دروستبوونی ڕێکخراوەکان لە دوای ساڵی 91 لە هەرێمی کوردستان دەست پێکاوە لە 2003 دوای ڕوخانی حکوومەتی عێراق بە ڕێژەیەکی بەرچاو ژمارەی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان زیادی کردووە وەمە سێ جۆر ڕێکخراو لە خۆی گرێ ڕێکخراوە ناوخۆیەکان کە لە 5000 زیاترن ڕێکخراوە بیانیەکان کە لقیان هەیە سندیکایان هەیە لە هەرێمی کوردستان لە 400 بۆ 500 ڕێکخراوە بن و تۆڕی ڕێکخراوەکانی شەیە کە بریتین لە پێکێنان یاخود ڕێکەوتن لە چەند ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی کە وەکو تۆڕێک لە کۆمەلگادا کار دەکەن و فشارە خەنە سەر دەسەڵات و چاودێری دەسەڵات و یاساکانی هەڵبژاردن دەکەن کە دەور و کاریگەری بەرچاویان هەبووە لە کۆمەلگای ئێمەدا و ئەمە وای لە ڕێکخراوەکان کردووە کە بە پێی یاسا بە ئەم دامەزراوە ڕسمیە چکە خۆ دەزانی بە پێی یاسا کە 4 خاڵی سەرەکی ئەگرێتەوە کە خۆیان تۆمارەکەن ئەبێ خۆیان تۆمارکەن بارەگای ڕسمیان هەبێ ئامانجیان لە کارکردن هەبێ و لەگەڵ ئەوەشدا ڕێکخراوی خۆنەویست بن کاریان بۆ بەرژەوەندی کۆمەڵگادا بێ کە ئەگەر ئێمە باز لە مێژووی ئەم ڕێکخراوانە بکەین ڕۆڵی بەرچاویان هەبووە هەم لە هەموارکردنەوەی یاسای بەتایبەتی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە بواری ژناندا کە کاریان کردووە لەسەر کەمکردنەوەی ڕێژەی توندوتیژی و کاریان کردووە لەسەر هەموارکردنەوەی یاسای فرەژنی لەسەر کوشتنی ژنان لەسەر مەسەلەی شەرەف کە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لەگەڵ ئەوەدا یاسای کار بە دوای خۆی داهاتوە کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەور و کاریگەریان هەبووە و یاسای ڕۆژنامەگەریش کە توانیویانە لە پەرلەمانی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە شێوەیەکی بەردەوام بتوانن فشار لەسەر دەسەڵات بکەن بۆی لە هەندێک یاسا هەموار بکەنەوە و هەندێک یاساش بەربچن لەسەر کۆمەلگای خۆمان کە بتوانێت قازانجی بۆ کۆمەلگا هەبێ وێمە ڕێکخراومان زۆرە لە کۆمەلگادا ڕێکخراومان هەیە لە بواری ژینگەییدا کار دەکات ڕێکخراومان هەیە لە بواری پەروەردەیە لەگەڵ لە ڕێکخراوە بیانیەکانە کار دەکەن لەسەر بەرەو پێشچوونی پەروەردەی مە ڕێکخراومان هەیە ڕێکخراوی گەنجانمان هەیە بۆ هێشتنەوەی کەلتوری کوردی ئەو کەڵچەرە جوانەی کە کورد هەیەی بۆیمە کە باز لە ڕێکخراومان هەیە لە دوای جەنگی داعش ڕێکخراومان هەیە بۆ کاری مرۆیی کە توانیویانە هەم دەستی مرۆیی بگەێنە ئاوارەکان هەم بتوانن ڕێژەی کەمکردنەوەی ئەم فشارە توندوتیژەی دوای جەنگ لەسەر ئەو کارە ساتانی کە لە دوای جەنگدا ڕوئەدا کە ئێمە ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتیە توانین لە کۆمەلگا بڵێ ڕاستە ئاستەنگی زۆریان بۆ دروست بووە لەگەڵ ئەوەشدا کەمی دارایی بەڵام توانیویانە لەسەر پێی خۆیان هەربۆستن ڕاستە هەندێک
ڕێکخراومان هەیە چالاکی کەمترە چونکە یەکێ لە ئیشەکانی ئەم داوەزراوی ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستان چاودێریکردنی ئەو ڕێکخراوانەیە بۆیە بەشێک لەو ڕێکخراوانە بۆ هۆی زروفی داراییە ناچالاکن بەڵام بەشێکی زۆری ئەساسی ڕێکخراوەکان توانیویانە ئەگەر بودجەی داراییشیان لاوازبێ لە کۆمەلگادا کار بکەن. باشە. بوونی ڕێکخراوەکان هەر ڕێکخراوێک ئاماجێکی سەرەکی هەیە یعنی بۆ نمونە لە کۆمەلگای ئەوێ سوودێک بەلایەنێ بگەێنێ ئێمەش وەکو میلەتی کورد ئەزانی کە لە چەندین بوارەوەکو بەڕێز داماژەوپیا ڕێکخراومان هەیە و کاری باشەکات هەندێک ڕێکخراومان هەیە لەوانەیە چاوەڕێ بکات تا حکومەت پاڵپشتێکی بکە ئەنجام بتوانێت کە چالاکیەکە ئەنجام بە هەندێک ڕێکخراومانەیە بە پێچوانەوە یە لە چالاکیەکانیە هەم بەرهەمی شێبێت و هەم سوودی شێبێتەوە بۆ ناو کۆمەلگا کەواتە ئەم ڕێکخراوانە تا چەند گرنگە پاڵپشتێکی باشیانە بێ یەک دووەمیان تا چەند گرنگە چۆن ئەڵێن کە ناوی ڕێکخراوێک هێنی ڕێکخراوێکی ڕسمی بێ یعنی بۆ نمونە کاتنە ناو کۆمەلگا چوونە هەر شوێنێک کاریان کرد بەڵگەیەکیان پێ بێ کە ئێمە سەرپشت کراوین بۆ ئەوەی کەم کارە ئەنجام بێت بۆی خەڵکیش هاوکاریان بێت تا چەند لە ناو کۆمەلگای ئێمە چاومان کراوەتەوە بە دەوری ڕێکخراوەکانە بۆ نمونە مناڵپارێزمانەیە لە کوردستانە سێرەکە مناڵپارێز داکۆچیکردن لە ماپەکانی مناڵ ئیتر لە هەر شوێنێک ئێمە گرفتێکمان بینی نان پەیوەندیەکەی بە مناڵپارێزەوە چکە ئەوان نەزانێت چۆن کێشەکە چارەسەرکرد کەسانی پسپۆڕیە ئێمە توانیمانە بە پێی بەشەکان یاخوب بە پێی ئەوە شوێنانەی کە هەیە ڕێکخراوەکان جیا بکەینەوە بەتەئکید چونکە ڕێکخراوەکانی کۆمەلگای ئێمە هەندێک لەو ڕێکخراوانەی کە بەڕێزت باست کرد بە تایبەتی ڕێکخراوی مناڵپارێز لە ئاستێکی زۆر باڵا لە کۆمەلگادا کار دەکا بەڵام یاسای تۆمارکردنی ئەم ڕێکخراوانە لەم دامەزراوە ئەبێ ئەم خاڵانەی تیابێ یەکەم ناونیشانی ڕێکخراوەکە ئامانجی ڕێکخراوەکە و بارەگای ڕێکخراوەکە و بازدانی ئەم ڕێکخراوە لەگەڵ ئەوەشدا ئەبێ یاسایەکی پێڕەوی ناوخۆی هەبێ ئەم ڕێکخراوە چونکە بێ یەکێ لە مەرجەکانی ئەم ڕێکخراوە ڕێکخراوێک بێ بەرژەوەندی نەخواز بێ بۆ کاری شخصی ئەبێ بۆ کۆمەلگادا بێ لەبەر ئەوە ئەم ڕێکخراوانە هەمیشە پێویستیان بە فەندی گەورە هەیە بە پاڵپشتیکردنی گەورە هەیە و بێ خۆشیان لە کۆمەلگادا خۆیان بسەلمێنن چونکە هەندێک ڕێکخراو هەیە گەشتوتە مەرحەلەیەکی ئاستێکی زۆر باڵاکە خۆی توانیوێتی لەگەڵ هەندێک ڕێکخراوی بیانیدا کار بکات بە تایبەتی لە دوای جەنگ چونکە دوای جەنگ خۆ دەزانی کۆمەڵە کارەسات لە کۆمەلگادا ڕۆدا یەکێ لەوانە باری دەرونی تاکەکانی کۆمەلگای یەکێ لەوانە قوربانی ژنان و مناڵبوونە لە دوای ئەمە پێویستی بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە هەم بۆ وشیارکردنەوەی کۆمەلگا هەم بۆ بەهاناوەچوونی لێ قەوماوان هەم لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردەوە جارێکی تر بۆ نمونە مناڵان بخەنەوە سەر ڕێگە زانستیە علمیەکەی خۆی کە بتوان مناڵان بخەنەوە بەر خوێندن بتوانن ژینگەیەکی ئارام بۆ خێزانەکان فراهەم بکەن ئەمانە کاری ڕێکخراوە مەدەنیەکانە چونکە ڕاستە حکوومەت هەندێک بەرپرسیارەتی دەسەڵات هەندێک بەرپرسیارەتی هەیە بۆیە ئەم ڕێکخراوانە ئەتوانی بڵێ دامەزراوە ناحکومیەکان بووەتە پردێک لە بینی ڕێکخراوە ناحکومیەکان کە کەرتی سێمی کۆمەلگان لەگەڵ دەسەڵاتە چونکە ئێمە بیرمان نەچێت و ئەم ڕێکخراوانە ئەتوان فشارێکی زۆر باش لە گۆڕانکاری یاساکانی دەسەڵاتیش بکەن بۆیە هەندێک ڕێکخراوەکان گەشتونەتە ئاستێک کە پێویستیان بەوە هەیە کە دەسەڵات خۆشی پاڵپشتیان بێ بۆی بتوان ئەنجامی باشتر چونکە ئێمە بیرمان نەچێت ڕێکخراوێک زۆر گەورەی دنیا هەیە کە دەور و تەسیری هەبوو لەسەر گۆڕانکاری دەسەڵاتە لەسەر گۆڕانکاری پارتەکانە چونکە بگەرم ئێمە باز لە مێژووی ڕێکخراوەکان بکەین ڕێکخراوەکان لە سەردەمی یۆنانی کۆندا کە فەیلسوفێکی وەکو ئەرستۆ باسی کۆمەڵە سیاسی کردو کۆمەڵایەتی سیاسی کردووە یعنی لەوە وردە هاتووە گەر باز لە ناوەڕاستی سەدەکان کەین کە ڕێکخراوە ئاینیەکان لەو کاتەدا دروست بوون بۆ بەهانەوەچوونی هەژاران کە سەدەی حەڤە و هەژدە باسکەین بە سەدەی ڕووناکبیری بۆ نمونە دوو بیرمەندی وەکو تۆماس باین و جۆن لۆک باز ئەوە کاکەڵە کاتی ئەوە هاتۆ کۆمەڵی خۆ بەخش دروست ببن بۆی دژی دەسەڵاتی پاشاکان کە دەسەڵاتێکی ڕەهایان هەبووە ئێمە شۆڕشی پیشەسازی کە باسکەین دوای سەدەی 19 کە کۆمەڵی ڕێکخراوی کرێکاران و ژنان و هەروەها کۆمەڵی ڕێکخراو دژی کۆیلایەتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە دروست بوون دیارە مێژووی ڕێکخراوەکان لە دنیاشدا یعنی مێژوویەکی بەرچاویان هەبووە کە باز لە سەدەی بیستکەین لە دوای سەردەمی جیهانگیری کە پەیدا بوو بە شێوەیەکی بەرچاو کە ڕێکخراوەکان لە کۆمەلگا توانی بڵێ ئینفیجاریان کرد تەقینەوەیەکی گەوریان لە سەرتاسەری جیهان بەخۆی بینی ئەوە بۆ ڕێکخراوێکی گەورەی وەکو نەتەوە یەکگرتوەکانی لێ ئەنجام بووە یعنی لەبەرەوە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە دنیاشا مێژوویەکی دوور و درێژیان هەیە و لە هەرێمی کوردستانیش ئێمە بیرمان نەچێ ڕێکخراوی ژنان لە هەرێمی کوردستان لە ساڵی 1924 لە شاری سلەیمانی بۆ وشیارکردنەوەی ژنان و بەرخوێندن دروست بووە بەڵام ئەتوانی بڵێ بە شێوە ڕسمیەکەی لە ساڵی 91 و لە 2003
بەگشتی یعنی فرەڕەهەند بوون زۆربەی سێکتەرەکانی کۆمەلگایان گرتوتەوە هەم لە ئێستا خۆ دەزانی ژینگە مەسەلەیەکی جیهانیە بۆیە زۆربەی ڕێکخراوەکان بە هەرێمی کوردستانیشەوە لە ڕووی ژینگەدا بە شێوەیەکی چالاکانە کار دەکەن لە ڕووی پەروەردەکردنی تاکێکی تەندروست پەروەردەکردنی مناڵ وەک باست کە ڕێکخراوی مناڵ پارێز لە ڕووی بەگشتدا چوونەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان ڕێکخراوەکانی ژنان ئێستا توانیویانە تۆڕی ڕێکخراوەکان دروست بکەن لەسەر ئاستی هەرێمی کوردستان یعنی لە ڕێکخراوێک دەرچووە یعنی تۆڕی ڕێکخراوەکانیان دروست کرد لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەری و ڕاگەیەندکاری وەکو ئێوە ڕێکخراو هەیە کە ئەتوانێت بێتە سەرشەقام ئەتوانێت کار لەسەر هەموارکردنەوەی یاسا بکە یاسای ئازادی ڕۆژنامەگەری دەرچووە لە ڕووی مافی کرێکار بە هەمان شێوە چەندین ڕێکخراو هەیە کە باز لە یاسای کار و بەرژەوەندی کرێکار و پاراستنی مافەکانیانەکە بۆیە ئەمانە پێویستیان بە پاڵپشتی گەورە هەیە وە کار و چالاکی خۆشیان لە کۆمەلگادا دەوری ئەساسی هەیە چونکە عادەتەن خۆ دەزانی هەر ڕێکخراوێت چالاکتر بێت لە کۆمەلگادا ئەتوانێت زیاتر پەلوپۆ بۆ هاوێ ئەتوانێت زیاتر فەند بۆ خۆی پەیداکە ئەتوانێت لەگەڵ تۆڕی ڕێکخراوەکانە ئەگەر بۆ نمونە لە پرۆژەیەکە بەخۆی نەکرێ بتوانێت لەگەڵ ڕێکخراوی ترایەک بگرێ ئەتوانێت لەگەڵ ڕێکخراوی جیهانیە بتوانێت سپۆنسەری مادی بۆ خۆی پەیداکە بۆ لەگەڵ ڕێکخراوەکان بیانەوێ کار بکەن چکە یاساش هەیە بەپێی یاسا ڕێگەخرێن چکە هەر کەسە و ناتوانێت ڕێکخراوە بێلانی کەم 3 کەس تا 5 کەس ببنە دامەزرێنەری ڕێکخراوەکە لە 4 خاڵی پەیڕەوەکەدا یەک بگرنەوە ناونیشانیان هەبێ پەیڕەوەکە چیە خات و زۆلفان بم بوراشت بڕم وتت ئەبێت 4 خاڵی پەیڕەوەکە ڕەچاو بکەن بەتەکید ئەبێ یەکێ لەوانە بۆ نمونە ناویان بنووسن دەبێت سایپی ڕێکخراوە دامەزراوە ناحوکمیەکانی هەرێمی کوردستان دوو بتوانن پەیڕەوێکی ناوخۆیان هەبێ ئەم ڕێکخراوە لەسەر چ ئەساسێک کار دەکا کارکردنی ئەو ڕێکخراوە ئامانجی چییە بۆ نمونە سەرچاوی داراوی ئەم ڕێکخراوە لەکوێ یعنی لەکوێ بۆ نمونە بتوانێت بێ سەرچاوێکی دارایی پەیداکە بۆ کارکردن بۆ نمونە لەوانەیە بڵێ لە ڕێگەی وەرکشۆپ و سیمینار و لە ڕێگەی پەیداکردنی کۆمەڵە پاڵپشتی و ناوی بارەگاکەی هەبێ مۆری هەبێ یعنی ڕێکخراوێکی ڕسمی بێ چکە لەوانەیە ئەگەر ڕێکخراوێکی ڕسمی نەبێ ڕێکخراوە بێ لە کۆمەلگایە ترسناکە ڕێکخراوی ڕێخستنی داعشێکێکە لە ڕێکخراوە هەرە ترسناکەکانی دنیاکە هەیە بۆیە ئەم ڕێکخراوانە لە کۆمەلگای ئازادە بێ ڕێکخراوێک بن بەم 4 خاڵانەی کە لە ڕێکخراوە ناحوکمیەکانی هەرێمی کوردستان ناوی خۆیان تۆمار دەکەن بەپێی یاساکانی ئەوان بتوانن کار بکەن و ئەمانیش دوجار چاودێریانەکەن چکە هەموو ڕێکخراوێک بێت چاودێری هەبێت لە کۆمەلگادا چکارێکەکە و بەرژەوەندەکانی کۆمەلگا چۆن لە بەرچاوەگرێ بۆیە ئەم ڕێکخراوانە بەم سیستەمە ڕێگەخرێن باشە کەواتە ئەگەر ئەمانە بەو پێوەرانە بتوانن ڕێکخراوێک دامەزرێنن هەندێک کەس هەیە کۆمەڵەیەشان دروست کردووە لەژێر پاڵپشتی سەرمایەدارێکە بۆ نمونە کۆمەڵێک گەنجن هاتوون چیا کردووە هەڵێ من ڕێکخراوێکمانەیە حکومیش نین باشە هەڵەسن کۆمەڵە چالاکیەکەن ئەمڕۆ کۆمەڵی نەما ببن لە کۆمەڵی خوێندنگایی چێنن کۆمەڵە چالاکی پاکردنەوەکەن ڕۆژی هەینی ئەچن لە کۆمەڵە شوێنە سەیرانگاکانە علاگە ئەیەن بە خەڵک ئەمە تۆ توانی پێیان بڵێ ڕێکخراو یان نەتوانین بڵین کەسانێکی خۆبەخشن ئەگەر ناویان تۆمار کردبێ ناویان تۆمار کردبێت چکە بەپێی یاساکە 3 کەس بۆ 5 کەس دەتوانن کۆمەڵەیە دروست بکەن ئەگەر ناویان تۆمار کردبێت بە شێوەیەکی ڕسمی ژمارەیان وەرگرتە بێ ناوێکی ڕسمیان هەبێ ڕێکخراوە کۆمەڵەیەکە دروست بووە ڕۆژ ئەدا ڕێکخراو جیاوازیەکەیە خات و زۆلفان لە ڕێژەکەیە لە گەورەیە بۆ نمونە گەورەی ئەو ڕێکخراوە چەندە بۆ نمونە لە سێکتەرێکی کۆمەلگاشان ئەبینین پەیمانگایەکە بینین زانکۆ بینین یا خوێندنگایەکی ناوەندیە بینین یا لە فەرمانگەیەکە ئەبینین کۆمەڵێ چالاکوانی کۆمەلگا ئەڵێن ئێمە ئەچین ژینگە پاکەینەوە ئێستا ئێمە خەڵکمان بینی لە چەند ڕۆژی ڕابردوو خۆبەخش بوون چون ئاوی زەی دوکانیان پاکردەوە بەحرە گەورە بەخۆبەخشی لەگەڵ تیمی حکوومەتە هاوبەش بوون و چون بۆ پاکردنەوەی ئاوەکە ئەبینین ئێمە بۆ نمونە بەنداوی دەربەنی خانمان هەیە بە هەمان شێوە خەڵکەچێ و پاراستنی شاخەکانەوە ڕێکخراوی شاخەوانی هەیە زۆر جار لەگەڵ خەڵکی ئاساییشا چن پاکردنەوەی ژینگاکەن یعنی خەڵکەیە خۆی خۆبەخشانە ئەیکا خەڵکیش هەیە ڕێکخراوە و ڕێکخراوەک باز لەواکە کە چالاکی ئەمڕۆی پاکردنەوەی ژینگێ لە بەرەوەی ژینگە ئەمڕۆ لەسەر ئاستێکی باڵای دنیاە گرنگی پێ ئەدرێەوە ڕنگدانەوەی هەیە لەسەر تەندروستی تاکەکانی کۆمەلگا و ڕنگدانەوەی هەیە لەسەر پەروەردەکردنی تاکی کۆمەلگا بووی تا چەند ئینتیمای بۆ خۆشەویستی وڵاتەکەی و شوێنی لەدایکبوونی و لەو شوێنەی کەلەی ئەژی ئەمانە ڕنگدانەوەی هەیە بۆیە دەکرێت هەندێک خەڵکی خۆبەخشم کارە بکەن دەکرێت ڕێکخراو و کۆمەڵە
خۆبەخشەکانی کۆمەڵگاژەوە بوونی هەماهەنگی چەند گرنگە ینی بۆ نمونە ئێمە چەندین ڕێکخراومان هەیە بۆ لە شاری سلێمانی با بە نمونە بێنین ئێستا ئەمەوەکو دەستگای میدیای کورسات لە ماوەی چەند ساڵی ڕابردووە چەند هەڵمەتێکمان کرد هەڵمەتی هاوکاری بۆ خوشک و براکانمان لە ڕۆژئاوا بۆ چەندین کاری ترکەوەکو نەخۆشخانەی هیوە سێرەکەی لە مۆزەخانەی نیشتیمانی ئەم لە سوورەکەم کارەمانە جامەیە بەڵام ڕێکخراوی منداڵپارێز هاتن هاوکاریانە کردین بۆ نمونە ڕێکخراوی CDO هاتن هاوکاریانە کردین ئەم هەماهەنگیە وای کردبوو کە کارێکی دەستە جەمعی کارێکی تیمۆرک دروست بکەین ئەم بوونی هەماهەنگیە تا چەنە بێتە سوود بۆ کۆمەڵگا ئەتوانی بڵێ ئامانجێکی گەورە پێکێ چونکە ئەگەر کۆمەڵێک یاخود ڕێکخراوێک یاخود دەستگایەک یان سەرمایەدارێک بە تەنیا کۆمەکی بکردایە ڕێژەیەکی دیاریکراوی هەبوو نەیەتوانی سوودێکی گەشتی بەو جەنگە گەورەی کە ئێمە خۆمان بینیمان دەستان خۆش بێ ڕەنگە ئێمە خۆشمان بەشدار ببین معنی بۆ نمونە ڕۆژ ئاوا کاتێک کە لێی قەومە هەموو دوژمنان کە سەیریانە کرد چواردەوریان ئەیانویست لەویا کوردەکان بخینکێنن چونکە دەستی هاوکاری نەکا بەڵام لە باشووری کوردستان بینیمان پشتیوانێکی ئەوەندە بەرچاو هەبوو هەم شەقام هەم دەستگا ڕاگەیانەکان بە تایبەتی ئێوە کۆمەکێکی ئەوەندە بەرچاو بوو کە بەهانایەنەوە چوو پێویستیان بە دەستی دەرەکی نەبوو بۆیە کۆمەکردن بە شێوەیەکی دەستە جەمعی و لە دوای جەنگ و لە پێش جەنگیش بۆ کۆمەلگا زۆر گرنگە یعنی ئەوەی کە ئێوە کردان ڕەنگە حکوومەتێکی بۆ نمونە گەورەش پاڵپشتی بناردایە ئێمە ڕۆژاوامان بنی بەس نەتەوە یەکگرتوەکان بۆ ناوچەیەکی دیاریکراو ناردی کە نەیتوانی بۆ هەموو شوێنەکان بەڵام باشووری کوردستانمان بینی بۆ زۆربەی شارەکانی ڕۆژئاوای کوردستان کۆمەکی هەبوو چەندین دەستگای ڕاگەاندنمان بینی بە هەمان شێوە ئەمە وای لەوە کرد ئیشەکەی ئێوە تەنها لە ڕێکخراوێک و سەرمایەدارێک تێپەڕی بەڵکو لە ماڵەوە دایکی من وەکو شخصی خۆی دایکی بەڕێزێت خوشکی بەڕێزی ئەوانیش هاتن بەشدار بوون یعنی ئیشەکەی ئێوە لە ئاستێکی ڕێکخراوەی یا دەستگایەکی تێپەڕی بوو بە گشتی بوو بە قەزەیەکی نیشتیمانی بۆیە ئەم کاری ئێوە کە کردان یعنی ئەوەندە ئیسفادەی هەبوو ئەتوانی بڵێ دوو ڕەهەندی هەبوو ڕەهەندێکیان هاوکاری گەیاندن بوو بە خەڵکی لێقەومان کە هاوزمانین هاونەتەوەین بەڵام لە ڕوویەکی تریشەوە بە هۆشێنانەوەی ئینتیمای نیشتیمانی بوو لە تاکێکی ماڵەوە هەتا کەسێکی شۆڕژگەر ڕشت سەرمایەدار و ڕێکخراوەکان کە پیشەیانە لەبەرەوەی ئەگەر دراسی ئەم وەزعانە بکرێ لەوانەیە شۆڕشێکی شەرەوەندەی کردبێ لە مناڵێکەوە کە لە سەرجادە بە مەمەیەکەوە کە ئاڵای کوردستانی پێبوو ئینتیمای جوڵان بۆ شەقامەکە لەگەڵ ئەوەی لایەنی هاوکاریەکە هەبوو بۆیە بە قەناعەتی من جوانترین شۆڕش بوو کە ئێمە بینیمان لەم سەردەمە کە بەبێ چەک لە ڕووی هاوکاریەوە لە ڕووی کۆکردنەوەی سەرجەم بیر و بۆچوونە جیاوازەکان بە جیاوازی هەموو پارتەکان هەموو بیر و بۆچوونەکان کە دەستگاکانی ڕاگەاندن پێشەنگ بوون لەو ڕووە هەم ئەنجامێکی باشی هەبوو هەم ئەتوانم بڵێم شۆڕشێکیش بوو هەم بۆ شەقام هەم بۆ هەموو دنیاشکە نیشانیدا خات و زۆلفان بەداخەوە بارودۆخی ئابوور زۆر کاری کردوتە سەر شێوازی کارکردن یان بەرفراوانی خزمەتەکانی ڕێکخراوە ناحکومیەکان لە هەرێمی کوردستان هەندێک جار ئێمە گوێمان لێبێ هەندێک ڕێکخراوی بیانی هاتوونەتە ئێرە بودجێ باشیان پێ بووە هاتوون لە ڕووە مادیەکەەوە هەندێک لە پرۆژەکان لێرە ئەوان پاڵپشتیان کردووە واتە پارەکە ئەوان تەرخانیان کردووە یان هەندێک جار ئەزمونونەکەیان پێ بووە زانستەکەیان پێ بووە ئەوان جا بەڕێزت پێمان بڵێ ئەم لینکە ئەگەر هەندێک جار لانە هەندێک جارکەنە زۆر جار ڕێکخراوەکانی خۆمان دەستیان زۆر کراوە نییە بۆ پرۆژەکان لە ڕووی ئابووری و ئیشی تیا بکەن ئەمان چۆن بتوانن ئەم لینکە ئەم پەیوەندی دروست بکەن کە ئەگەر تەنانەت خۆیان لە ڕووی مادی و پێیان ناکرێت ڕێکخراوێکی بیانی بهێنن و ئەو با یارمەتی دەرەبە تایبەت مادیەکە بێت بۆ بەڕێوەچوونی ئەو پرۆژانە بەتەکی دەکرێت بڵێ ئەبێت دەسەڵات و حکومڕانیش ڕێگە خۆشکەر بێ بۆ ئەوە چونکە یعنی لەو ڕۆ بڵێ ئاستان بەتەکی چونکە یەکێ لەو دامەزراوانە ئەرکی ئەوەیە کە کاری پرۆژەکانی ئەم ڕێکخراوانە هاوکار بێ بۆ ڕاستە لەگەڵ وەزارەتەکانی پەیوەندیدار بە ڕێکخراوەکە بەڵام دەتوانێت هاوکار بێت لەگەڵ ڕێکخراوە بیانیەکانیش چونکە مێژووی دروستبوونی ڕێکخراوە بیانیەکان مێژوویکی دوور و درێژی هەیە و ئەوان کەمتر بەم جەنگە ماڵوێرانیانی کە ئێمە پێدا تێپەڕیون ئەوان دەمێکە تیان پەڕاندووە ئەتوان کەوتونەتە سەر پێگەی خۆیان بۆیە یەکێ لە ئەرکەکانی دەسەڵات و حکومڕانی ئەبێ هاوکار بێ پاڵپشت بێ و ئەرکی ڕێکخراوە گەورەکانیشە کە سیقە و پێگەیان لە کۆمەلگادا و توانیویانە لینگ لەگەڵ ڕێکخراوەکانی جیهانیە ببەستن و هاوکاری ئەم ڕێکخراوە بچووکانش بکەن بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە ئەمڕۆ لە کۆمەلگادا کار دەکەن لەسەر تەندروستی لەسەر ژینگە لەسەر پەروەردەی مناڵ لەسەر ژنان چونکە ئەمانە لە کۆمەلگادا ئەمڕۆ
ئەتوانی بڵێ لە سێکتەرە هەرە گرنگەکانی کۆمەلگان بۆیە گرنگە کار لەسەرەوە بکەن ئەم ڕێکخراوانەش لەگەڵ خۆیان ئادەمج بکەن بتوانن بە شێوەیەکی گشتی هاوکاریەکان لە کۆمەلگادا جێگە دەستیان باشتر دیار باشە. تا چەند گرنگە ڕێکخراوەکان ئەگەر توانیان چالاکی باشیان هەبێ بۆ نمونەیە سابینی باسی با ڕێکخراوی منداڵ پارێزگەن یا خۆ ماشەڵڵایان لەبێ زۆر چالاکن ئەمە کوڕکچە گەنجە کە خۆبەخشانە بەپێ هیچ بەرامبەرێک کارەکەن لە پێناو مافەکانی منداڵە بەمە نەوەستاون لە سلێمانی کارکەن چەندین لقیان کردوێتەوە ئەم لقانە بۆ نمونە لە کەلال لقیان هەیە بۆ نمونە لە ڕانێ لقیان هەیە بۆ نمونە سەنتەری گەنجانیان هەیە کامبینی ئەم سەنتەرانە هەمووی کۆمەڵە پرۆژی جوانیانەیە کاری جوانیانێ وای کردووە چالاکیەکانیان بەرفراوان کردووە تا چەند گرنگە ڕێکخراو هەوڵبات ساڵ بە ساڵ پلانی هەبێ کە بەفراوانتر بێ ڕێژەی کارمەندەکانی زیاتر بکات توانێت چالاکیەکانی زیاتر بکە بۆی کۆمەڵگاش بتوانێت پاڵپشتی بێ هەنی سام بۆ نمونە دڵخۆشم کار لە ترافیک لایەک تێگەوەستم مناڵکەم بۆتەوە دڵخۆشم بۆی کە لە ترافیک لای تێگەوەستم مناڵ بەدەستی دایک و نابینم ساوا لە بەرهەتاوەکە بێ ئەمە چییە؟ ئێمە لەوانەیە زۆر جار نەزانین کاری یەکی شەو دوانزەی شەوی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە لەگەڵ هێزە تایبەتەکانە یاخوا دەستیان خۆش بێت لە پێناو مافەکانی مناڵە بووی تون و تیژی و دەستدرێژی دروست نەبێ چەند گرنگە ئەم چالاکیانە بەرفراوان کرێت لە ڕێکخراوەکانە ئەتوانی بڵێ ئەوە ئامانجی هەرە گەورەی کۆمەلگایە چکە ئەم ئێستاوی کە ڕێکخراوی مناڵپارێزە باس کرد ئەوەندەی من ئاگادارم هەندێک جار چاودێری ئەەکەم یعنی زۆر جار ئیش لەسەر تێچووی تەندروستی مناڵەکەژەکەن بۆ زوو بەشێ لە مناڵان کە گرفتی تەندروستی گەورەیان هەیە کولفەیەکی زۆری مادیان تێچێت لە توانای خێزانەکان نیە پەنا بۆ ڕێکخراوی مناڵپارێزە بن هاوکاریانەکەن کە چەندین دکتۆری بیانی دێنن لە دەرەوە لێرە چارەسەریانەکەن لە ڕووی پەروەردەوە لە ڕووی نێرنە دەرەوە بە تاکید بۆیە ئەم ڕێکخراو هەقا ینی ئامانجی خۆی بپێکێ چکە هەر ڕێکخراوێکە کار دەکا ناوی خۆی تۆمار دەکا یەکێ لە خاڵەکانی ئامانجی ئەو ڕێکخراوە چییە بۆیە ئەو ڕێکخراوە ئامانجەکەی ڕنگدانەوەی لەسەر شەقام و کۆمەلگا هەبێ چکە دوجار هەموو ئەوانەی کە کار دەکەین هەموو ئەو ڕێکخراوانەی کە کار دەکەن ئەرکی هەرە ئەساسیان پەروەردەکردنی هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگایە چکە ئێستا وەگەوەی کە باست کرد کاری ڕێکخراوەی کارێکی خۆبەخشیە بە تایبەتی ئەگەر گەنجان ئێستا گەنجێکی زۆر لە کۆمەلگای کوردەواری لە ڕێکخراوە خۆبەخشەکاندا کار دەکەن و دەوری زۆر کاریگەریان هەیە هەم لەسەر مافەکانی مرۆڤ هەم لەسەر ئەو کۆڕ و سیمینار و سیمپۆزیۆمەی کە دەکرێت لە ڕووی دیموکراسی و مافی مرۆڤ و مافی مناڵ و ژینگە و پەروەردە باسمان کرد هەتا فیدرالیزم یعنی ئەوە ئەرکەکانی ڕێکخراوەکانە بۆیە ئەو ڕێکخراوانی کە باست کرد گەشتونەتە ئەم قۆناغی ئەمڕۆ کە ئامانجیان بە شێوەیەکی گشتی لە کۆمەلگادا ئەتوانی بڵێ دەوری دەستگایەکی گەورە بینن یعنی ئەوە ئامانجی خۆی پێکاوە لە کۆمەلگا بۆیە بێ ڕێکخراوەکانی تریش بە هەماهەنگی بتوانن داوای هاوکاری لەوان کەن یا بتوانن خۆیان تۆڕێکی ڕێکخراوەکانی تر بتوانن دروست بکەن لە کۆمەلگادا ئامانجی خۆیان بپێکن چکە گەر ڕێکخراو ئامانجی خۆی لە کۆمەلگادا نەپێکێ کەواتە ئەو ڕێکخراوە تووشی شەلەل بووە یا ئەبێ جارێکی تر هەموارکردنەوەی پێیڕە و کارەکانی خۆی بکە یاخود ئەبێ بچێ بە هەمان شێوەی کە چۆن ناوی خۆی تۆمار کرد و ڕێکخراوێکی کردەوە ڕێکخراوەکەی خۆی هەڵبوەشێنێتەوە باز دەوەش پاس سەرچاوی دارایەکەی بێ بۆ ڕێکخراوێکی هاوشێوەی خۆی بچێ چکۆ پێی یاسا ڕێکخراوە لەبەرەوە گەر ڕێکخراوێک ئامانجی خۆی نەپێکی لە کۆمەلگادا دەور و تەسیری نەوبێ بە تاکید ئەو ڕێکخراوە فەشەل بۆ شکستی هێناوە لە کار و ئامانجەکەی خۆی خەت و زولفان بابینە سەر ئەوەی کە لە ئێستادا ڕێکخراوەکان بوو نمونە تا چەند یارمەتی دەری گەنجانی ئێمە بوون هەم لە ڕوویەوەی کە یارمەتیان بن هەلی کاریان دەست بکە بۆ نمونە خولیان بۆ بکەنەوە یاخود بۆ نمونە تا چەند یارمەتی دەری گەنجانی ئێمە بوون لە دەستپێکی ژیانی هاوسەرگیریە ژیانێکی سەرکەوتویان هەبێت ئەمەنە ئاماری جیابوونەوەکانمان ڕوو لە زیابوون نەکە ئەمانە لەم قۆناغی گرنگانەیە تا چەند یارمەتی دەری گەنجان بوون بەتەئکید بەڵام گرفتی دارایی گرفتێکی سەرەکیە چکە تێکچوونی شیرازەی خێزانەکانیش ئەتوانی بڵێ ڕۆمادیەکە زۆر زۆر گرنگە چکە کوردەواریاڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە بەتەئکید چکەوە پێوەرە بۆ زۆر شت بۆ خۆشگوزەرانی تاکەکانی کۆمەلگا بۆیە زۆر جار ئازادی تاکەکانی کۆمەلگا لە زۆر دنیاە بە پێوەری پەیداکردنی داهاتە یعنی ئەو تۆ چەند دەور و تەسیری هەیە لە کۆمەلگادا بۆیە ئەرکی ڕێکخراوەکانی مەدەنیە بەڵام قەیران و دارایی و جەنگ و ئەوانە دەور و تەسیری هەبووە چکە ڕێکخراوەکان 100% نەیانتوانیوە و هەموو ڕێکخراوێکیش نەیتوانیوە ئامانجەکەی خۆی بە شێوەیەکی گشتی بەڵام بڵێ کارکردنی ڕێکخراوەکان لە ڕووی
ئەو ئامانجەی کە لە کۆمەڵگادا هەیان بووە هەوڵیان بۆ داوە کاریان بۆ کردووە و ڕنگدانەوەشی هەبوو چکە ئێستا ئێمە ڕێکخراوی ژنان بیرمان نەچێ گەشتونەتەوەی کە تۆڕی ڕێکخراوەکانی ژنانیان هەبووە کۆتوانیوانە دوو یاسای گرنگ تایبەت بە ژنان هەم نەهێشتنی تونند و توێژی ڕاستە لە کۆمەڵگادا هەر هەیە بەڵام دەور و تەسیریان هەبوو لەسەر کەمکردنەوەی لەگەڵ ئەوەشا یاسای فرەژنینە قەدەغەیان کردووە کە هیچ هۆکاری نەبێ یعنی دەور و تەسیریان هەبوو بۆ نمونە ئەوەی کە باسم کرد یاسای ڕۆژنامەگەری لەوانەیە زۆر جار پارتێک ڕێکخراوێک دەسەڵاتێک ئەگەر ڕۆژنامە نووسێ بچێتە بەردەمی ئەگەر یاسا ڕێکی نەخایەکسە پەلامارێدا بە هێزی چەکدار یاسای کارکردن کاتێکە کرێکارێک ئەکسەرێتی کرێکارەکان هێزی گەنجن یعنی بە کچوو بە کوڕ ئێستا خۆ دەزانی کچانیش بەشدارن لە کاری کرێکاری و یعنی هێزی کارن لە کۆمەڵگادا ئەگەرمە بەپێی یاسا ڕێک نەخرێ یعنی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکان کار لەسەر ئەوە نەکەن بە تەکید بەرژەوەندی تاکەکانی تیا نابێ و ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە بە هێزی گەنج بەرەو پێشەوە بچێ بەڵام ئەگەر بڵێ 100% ئامانجەکان پێکاوەنە بە تەکید چووکە ئەم گرفتە دارایی ئێمە زیاتر لە 10 ساڵە لە هەرێمی کوردستاندا پەیدا تێپەڕ دەبین دەور و ئەساسی هەیە هەم لەسەر گەشەکردنی کۆمەڵایەتی گەور و ئەساسی هەیە هەم لەسەر دەرونێکی ئارام بۆ تاکەکانی کۆمەلگا هەم دەور و تەسیری هەیە لەسەر ڕۆشتنی ئەو لافاوە گەورەی کە گەنجان وڵات جێ دێڵن ئەسە دەرەوە چکە ڕاستی ئێمە ڕێکخراومان هەیە ڕێکخراوی کۆچ و کۆچبەرانیشمان هەیە بەڵام نەیتوانیوە 100% ڕێگری لە ڕۆشتنی گەنجەکان بگرێت لەبەرەوە ئەم زروفەی کە کۆمەلگا پەیدا تێپەڕ دەبێ لە ڕووی قەیرانی دارایی بە تەکی دەور و تەسیری هەیە کە ڕێکخراوەکان نەیانتوانیوە ئامانجی خۆیان و خزمەتێکی بە گەنجان و کۆمەلگا زۆر باشە تا چەند گرنگە لە نێو ڕێکخراوەکانە دیموکراسی هەبێ مەبەستم لەم دەستەواژیە چییە بۆ نمونە ساڵ بە ساڵم ڕێکخراوە بتوانێت ئەوانەی کە بەڕێوەی ئەبان ئەوانەی کە بەرپرسن لێی گۆڕانکاریان تیا بکرێت تۆ بەڕێزە چالاکەوانێکی یعنی ئەم ساڵ ئەتوانین بڵین چالاکێکی زۆر باشە ئەنجامەوە با لەم ڕێکخراوەیە پلەی باشترێ بەنێ توانی بەرپرسیارەتی باشتر بکریتە دەست نەکاری یەکێک بڕوات و هەر لە ناوم ڕێکخراوە بێ ڕێکخراوە بێ لەوانەیە ئەوانەی کە لە ناو ڕێکخراوەکەیان ئەگەر بزانن بەم شێوەی بەردەوامە بێ ئەوانیش تااقەتیان نەمێنێ ئەوانیش کارکردنیان بۆستێنن بەڵام کە هەستیان کرد ئەم ڕێکخراوە یەکسانی تایە کاریتی مۆرچی تایە کاریشی وای تایە کە ئازادانە ئەتوانن کاری خۆیان بکەن بە ئازادانە لە ناو کۆمەڵگای ئەتوانن هەڵسو و کەوتکەن چکە من مەبەستم هەیە لەوانەیە لای ئەم دەبەرەی خۆمان ئەم شتەبوونی هەبێ بەڵام لە زۆر شوێنی کەم شتەبوونی نییە هەر ڕواشیان بە شتە نییە ئەوەی کە کرا هەر ئەو ڕقەمێکە ڕقەمێک لای ئێمە نییە ئەوەی کە بتوانێت چالاک بێت ئەوە ڕقەمێکە تا چەند گرنگە لە ناو ڕێکخراوەکانمانە ئەمە کاری پێ بکرێت خۆی یەکێ لە ئەرکەکانی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەم کاری تیمۆرکیە هەم کارکردنە بە شێوەیەکی دیموکراسی بەڵام مەرج نییە هەموو ڕێکخراوێت توانی بی بەم ئەرکەی خۆی هەڵسێ چکە ئەبێ ڕێکخراوەکان کۆنگریان هەبێ بە چەند ساڵ جارێک بە پێوەی کە دیاری کردووە هەی ئەی ڕێکخراوەکە هەڵبژێردرێتەوە و هەندێک جار دەکرێت لە ئەنجامی ئەوەی کە هەیئەی پێشووی دەستەی کارگێڕی پێشووی ڕێکخراوەکە بە شێوەیەکی چالاکانە سەرکەوتوانە کارەکەیان کردووە بە هەمان شێوە دەنگیان پێ بدرێتەوە لە شوێنی خۆیان بتوان کارەکە بکەن و هەندێک جار ئەبێ ئاڵوگۆڕیش بکرێت خۆی سروشتە تەبیعیەکە ئەوەیە کە ئاڵوگۆڕ بکرێت بەڵام ئەرکی ڕێکخراوەکان ئەرکی تیمۆرکیە چونکە هیچ ڕێکخراوێک بە تەنیا هیچ شخصێک ئەبێتە ئەرکی شخصی ئێمە ئەبیستین سەرمایەدارێک بە ناوی فلان شخصەوە کارێکەکە لە کۆمەلگادا ئەرکێکی شخصیە بەڵام کە باسی ڕێکخراوەت کرد ئەبێ ئەرکی تیمۆرکی بێت یعنی بێ خۆی ڕێکخراوەکە ڕێکخراوێک بێ بە شێوەی کۆمەڵ و هەندێک جار بتوانێت خەڵک لە دەروی ڕێکخراوەکەش بتوانێت لینکی پێوە بێت و بە شێوەیەکی خۆبەخشانە لە کۆمەلگادا کارکەن بۆیە گەر ڕێکخراوێک ئاوا کار نەکە ئەم ڕێکخراوە یەکێ لە پایەگرنگەکانی خۆی لە دەستەدات بەڵام دەکرێت ئەگەر ڕێکخراوێک ئەرکەکەی خۆی بە شێوەیەکی سەرکەوتوو ئەم 4 ساڵە سەرکەوتوو بە هەمان شێوە هەیئەکە دەستی دەنگی پێبنەوە هەمان دەستە هەڵبژێرنەوە سەرۆکی ڕێکخراوە هەیئەی کارگێڕیەکە بەڵام ئەبێت گۆڕانکاریش بێت چونکە ممکنە ئەو کەسێک کە کەسی یەکەمە لە ڕێکخراوەکە مەجالی نەبێت توانای بەسەر ئەو ئەرکە قورسیان نەبوو بێ لەوانەیە ئەرکی تری هەبوو بێ نەیتوانیوە بۆ یەکێ لە پێوەرەکانی ئەم ڕێکخراوانە بە تاکید کە بێ ڕێکخراوێکی دیموکراسی بێ ئەرکەکەشی ئەرکی تیمۆرکی بێ چونکە ناتوانێت سەرکەوتوو بێ ئەو بەڵام بەو مانایانە 100% هەموو ڕێکخراوێک توانیوەتی بەم شێوازە ئەرکەکانی خۆی لە کۆمەلگاکە خەت و زولفان ئێستا لانێ کەسێک بیەوێت ڕێکخراوێت دا بمەسرێنێ بەلای پرسیار بێ چی بکەم بەدەر لەوەی کابێ ئەو 3 یا 5 کەسەکە بەلانی کەمەوە کۆبکاتەوە لە ڕووی با بڵین ئەوەی کە لێ هاتووی بەهرە زانست پسپۆڕی هەروەها ئەوەی کە لەکوێ ناویان تۆمارکەن
چ بوارێکی تایبەت هەیە ئەمانە ئەتوانن ئەمانە چۆن دیاری بکەن بۆی کە بتوانن ناویان تۆمار بکەن بە تاکید هەتا ناویش چکە وێبسایت هەیە ڕێکخراوی ناحکومیەکانی هەرێمی کوردستان ناوی ڕێکخراوەکە بێ لەوێ بنووسێ چکە ڕێکخراو هەیە ناوی دووبارەیە ڕێگە نادەن چۆن ناوی شوێنێکی دیاری کراو لە کۆمەڵگادا بۆتە براند ڕێگەی نادا بە هەمان شێوە یەکێ لە پیشەکانی کۆمەلگا ڕێکخراویش بە هەمان شێوەیە یعنی ڕێکخراوێک بێوێ هاوشێوەی ئەو ڕێکخراوە بێ بە تاکید لە کۆمەلگادا بێ بیگۆڕێت یعنی شێوازی کارکردنەکەی خۆی بگۆڕێ بۆیە وێبسایتی ڕێکخراوە ناحکومیەکان هەیە ناوی خۆی گۆڕێ و ڕێکارە یاسایەکانی خۆی جێبەجێ ئەکات باز لە هەیئەی ڕێکخراوەکە کا پێڕەوی ناوخۆی ڕێکخراوەکە کا بارەگای ڕێکخراوەکە کا چکە دوجارە بێ مۆر دروستکات باز لە سەرچاوی داهاتی ڕێکخراوەکە کاوە لە بازدان بە حکوومەتی هەرێمەکە چکەم ڕێکخراوانێتر 2000 بەشی یەتە سەر ئەمە لە کۆمەلگادا بە یاسا ڕێکخراوە بۆیە کە بەشداریەکە لەو لینکەی وەبسایتی ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستان ئەیبینێ خاڵ بە خاڵ پابندی ئەوە بێت و ڕێکخراوەکە دروستەکات و ئەمانیش ڕێنمایی ئەکەن بە تاکید ئەگەر شتێک بیانێ گۆڕانکاری تیابکەن بە هەمان شێوە پێی ئەڵێن و دوجار بە شێوەیەکی ڕسمی مۆڵەت وەردەگرێت بە پێی یاسا لە کۆمەلگادا و کار دەکات باشە خات و زولفان تا چەند هەماهەنگی هەیە لە نێوان ئەو ڕێکخراوانەی لە هەرێمی کوردستان و لە عێراقا هەن بۆ نمونە بۆی کە بتوانن بە شێوازێکی باشگەمە بمانوێت لە عێراقایتر بە شێوازێکە بێ پاڵپشتی یەکتر بین بۆ تەواوکردنی کارەکان هەندێک ڕێکخراومان هەیە کە ڕێکخراوی گەورن ئەگەر هەمانجی دروست نەکەن لەگە ڕێکخراوەکانی هەرێمی کوردستانە لەوانەیە سوودێکی باشمان نەبێ بەڵام ئەگەر هەمانجی هەبێ سوودێکی باشترمانە بێ پەیوەندیەکی باشترمانە بێ ئەتوانین ڕێخۆشکەرێک بێ بۆ تێکەڵبوونی هەندێک بابەت لەگەڵ یەکترا بۆ نمونە پرسی ئێستا زۆر ڕێکخراومان هەیە لە بواری وەرزشە وای کردو ڕوو کچە گەنجەکانی ئێمە بتوانن لایەنە کانی عێراق یاری بکەن ئەمە بۆ هەمە ڕێگەی بۆ خۆش کردووە ڕێگەی بۆ کردوەوە ئەم پەیوەندیانە هەیە یاخود پەیوەندیەکان لاوازە پەیوەندیانە هەیە بەڵام لاوازە ئێمە بیرمان نەچێت دوو کارە ساتی گەورە لە کۆمەلگایدا ئێمە ڕووی داواوە پێویستی بە ڕێکخراوەکانی عێراقی شەیە بەتای ڕاست ئێمە ڕێکخراومان هەیە ڕێکخراوی لاهای بۆ جینۆسایدی کورد بەڵامەوە پێویستی بەوە هەیە لەسەر ئاسی عێراقیش ڕێکخراوی گەورە هەبێ ئێمە ڕێکخراومان هەیە لەسەر خۆتەزانی 5,000 کەس لە هەڵەبجە بۆتە قوربانی و شەهید بووە ڕاستە ڕێکخراوی کیمیاباران هەیە بەڵامە بێ لەسەر ئاستی عێراقیش چکە ئەمانە معنین بە حکوومەتی عێراقی ڕژێمی پێشوو کە ئەم کارە ساتانی کە بەسەر کورت هاتەوە و قوربانیانە کە لێکەوە لەلایەن ڕژێمی پێشووی عێراقەوە بووە بۆیە بێ ڕێکخراوەکانی عێراقیش لەگەڵ ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان دەست پێشخەر بن دەورێکی باڵایان هەبێ لە دادگای لاهایش بۆ ناساندن چکە ڕاستە لەسەر ئاستی دنیادا کارکراوە بەڵام کارەکان ئەنجامەکەی تا ئێستا نەهاتوۆتە دی خۆ دەزانی قەرەبووی هیچ زیان لێکەوتوویەکی ئەنفال یاخود کیمیاباران تا ئێستا نەکراوەتەوە نزیکەی چارەکە سەدەیە زیاتر تێپەڕیوە 30 ساڵ زیاتر تێپەڕیوە بۆیە بە تاکید ئێمە هەندێک شت لەگەڵ حکوومەتی عێراقی بەیەکەوانە بەستێتەوە مەسەلەی داعش قوربانیەکانی دوای داعش یعنی ئەمە یەکێکە لەوانەیە کە ڕاستە ڕێکخراو هەبووە لەسەر ئاستی پەروەردە لەسەر ئاستی تەندروستی لەسەر ئاستی بەهاناوە چوونی ئاوارەکان بەڵام ئەمە بێ لەسەر ئاستی حکوومەتی عێراقیش هەماهەنگێک هەیە لەگەڵ وەزارەتی کۆچ و کۆچبەران چونکە هەندێ لە کەمپەکان خۆ دەزانی سەر بە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقن بەڵام لە ڕووی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەبێ هەماهەنگەکە زیاتر بێ چونکە ئێمە هەندێک شتمان هەیە معنین بەیەکەوە یعنی ئەبێ لەسەر یەک شت کۆمانەکاتەوە بە تایبەتی ئەمەی داعش کە سەردەمێکی تازەی و قوربانێکی زۆری لێکەوتۆتەوە و هێشتا ئاسەوارەکانی زۆر ئێمە بینیمان لەم چەند ڕۆژەی ڕابردوو کاتێکە لە دادگایە یعنی هێشتا ئەو ڕۆژەی کە دادگا ئەکرێ قوربانیەکانی ئەنفال هەمان ڕۆژی 30 ساڵ بەر لێ ئێستایانیەتەوە بێت یعنی ئەمە پێویستی بە کۆمەڵی ڕێکخراو هەیە بۆ چارەسەرکردنی دەرونی ئەمانە بۆ قەرەبووکردنەوەی ئەم زیانانە یعنی ڕاستە نەوانێت و نەتوانی قەرەبووی ڕۆحی ئازیزانیان بکەیتەوە بەڵام ئەتوانی لە ڕێی بژێوی ژیان و هەندێشتی دەرونی یعنی قەرەبوویان بکەیتەوە یعنی هەندێشت هەیە ئەگەر شتی زاتیش بن لە کۆمەلگادامە ئەرکی ڕێکخراوەکانی مەدەنیە و ڕێکخراوەکانی عێراقی ژێکێ لە ئەوانەی کە حەقە بە هەستن بە ئەرکی خۆیان هەم هەماهەنگیە هەم هاوکار بن لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکانی هەرێمی کوردستان زۆر دەستەکانت خۆش سەلفان سپاس بۆ هەوڵەکانتان سپاس بۆ هەموو ڕێکخراوەکان بە حکومی و ناحکومیشەوە کە خزمەتی کوردانەکەن دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ تۆ دەست خۆش